هەموو ئەو کەسانی لە ڕاگررتنی کارگەڕیدان مافی ئەوەیان هەیە تانە لە فەرمانی ڕاگررتنەکە بدەن. لەم ڤیدیۆدا بەگشتی باسی ئەوە دەکەین چۆن تانە پێشکەش بکەیت. ئەمە تەنها بەمبەستی زانیاری گشتیە، دەبێت ڕاوێژ لە پارێزەرێک وەربگری کە لە کەیسەکەی خۆت پاڵپشتیت دەکا. دەکرێت تانە لە بڕیاری ڕاگررتنی کارگەڕی بدرێت لە بەردەم دادوەری تاوانکاری بۆ ئاشتی لە دامەزراوەیەکی دادگەری تایبەت بەم تانە. دادوەریەکە دەبێت لە ماوەی 5 ڕۆژدا داخوازینامەکە بە کۆتایی بهێنێت و بڕیارێک دەربکات. سەرەڕای ئەوەی بەهۆی زۆری داخوازینامەکان لە هەندێک حاڵەتدا پرۆسەی تانەدانەکە ڕەنگە زیاتر بخایەنێت. ئەگەر دادوەریەکە بڕیاری نەرێنی دەربکەن، فەرمانی ڕاگررتنەکەت بهێڵنەوە واتە تانەدانەکەت ڕەتکراوەتەوە. ناکرێ بە دادگایەکی باڵاتر تانە لە بڕیاری دادگا بدەین. لەگەڵ ئەوەشدا ئەگەر پێت وایە دۆخی خۆت دەربارەی ڕاگررتنەکەت گۆڕاوە دوای تانەدانەکە، دەتوانیت داواکاریەکی دیکەی تانەدان پێشکەشی دادوەری بکەیت. ئەگەر دادوەریەکە بڕیاری ئەرێنی دەربکات بۆ پوچەڵکردنەوەی ڕاگررتنەکەت، ئازاد دەکرێت. تکایە سەرنج بدە ڕاگررتن و دەرکردن دوو بڕیاری جیاوازن و دەبێت بەجیاتانیان لێ بدەیت. ئەگەر هێشتا بڕیاری دەرکردنی گونجاو دژی تۆ هەبێت، کەواتە هیچ بنەمایەکی یاساییت نییە بۆ ماوەیەکی درێژ لە تورکیا بمێنیتەوە، تەنانەت ئەگەر ئازادیش بکرێت. لەگەڵ ئەوەشدا ڕەنگە داوات لێ بکرێ ئەرکی دیکە جێبەجێ بکەیت، وەکمانەوەت لە ناوچەیەکی دیاریکراو یان تەواوکردنی راپۆردانی بەردەوام ڕێک دوای ئازادکردنەکەت. بۆیە گرنگە بە وریایی لە ماف و شایستە و ئەرکەکانی خۆت دوای ئازادبوون تێبگەیت. ئێمە سەرسەختانە هانت دەدەین زانیاری لە حکوومەتی تورکی وەربگریت یان ڕاوێژ بە پارێزەر یان ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی بکەیت دوای ئازادکردنەکەت. ئەگەر لە ناوەندێکی دەرکردن ڕاگیراویت، دەتوانیت داواکاریکی تانەدان پڕ بکەیتەوە و بینێریت بۆ دەستەڵاتدارانی ناوەندی دەرکردن. ئەوانیش ناچارن دەست بەجێ داواکاریەکەت ڕەوانەی دادگا بکەن. لە کاتێکدا بربەستی یاسایی نییە بۆ ئەوەی خۆت داواکاری تانەدانەکە بنێریت بۆ دادگا. تکایە ئاگادار بە لە تورکیا هەموو داواکاریەکانی دادگا بە تورکی دەنووسرێت. لەگەڵ ئەوەشدا هەموو پەیوەندیەکانی نێوان دادگا و داوەرەکان بە زمانی تورکی دەبێت. لەگەڵ ئەوەشدا تانەی دادوەری ڕێکاری یاسایی ئاڵۆزن و تەکنیکی لەخۆ دەگرێت. لەبەر ئەم هۆکارانە ئامۆژگاری دەکەین ڕاوێژی یاسایی لە پارێزەرێک وەربگریت کاتێک داواکاری تانەدانەکە دەنووسیت. ئەگەر پارەی بەکرێگرتنی پارێزەرت نییە، دەتوانی داوای سندیکاری دامەزراوەی خزمەتگوزاری کۆمەکی یاسایی بکەیت بۆ ئەوەی هاوکاری یاساییت بکەن. ئەو کەسانی لە ڕاگررتنی کارگەڕیدان دەتوانن سوود لە خزمەتگوزاری کۆمەکی یاسایی وەربگرن ئەگەر داواکاریەکەت قبول کرا و پارێزەرێک بۆ کەیسەکە دادەنرێت. بۆ زانیاری زیاتر دەربارەی ڕاگررتنی کارگەڕی، ڤیدیۆکانی دیکەی ئەم بابەتە ببینە. ئەم ڤیدیۆیە تەنها بۆ مەبەستی زانیاریە و لەلایەن خەزانجنەویس Refugee Solidarity Network بە هاوبەشی Refugee Rights Turkey بەرهەم هێنراوە.